تەنها 2 مانگ ماوە بۆ ئەو وادەی کە بارزانی و بەشێک لە لایەنەکان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم ڕایانگەیاند، بەڵام بەوتەی چاودێران هێشتا زەمینەسازی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم نەکراوە. هاوکات ململانێ سیاسیەکان و کارانەکردنەوەی پەرلەمان و خراپی بژێوی ژیانی هاوڵاتیانیش ئەو هۆکارانن کە پێ دەچێت ڕێگر بن لە ئەنجامدانی ڕیفراندۆم لە 25 نۆدا. هاوکات هەر بڕیارێکی تاگلایەنەش لەسەر ڕیفراندۆم بە شکستی پرۆسەکە دادەنرێت. لابد دەبێ ڕیفراندۆم و هەڵبژاردن لە یەک ڕۆژدا بکرێن، ئەویش کۆمەڵێک پارەمان بۆ دەگەڕێتەوە و یەک کاتی بۆ سەرفەکەین و لەو حاڵەتە شاکە ئێمە ئەو بڕیارەماندا بە یەکۆ بیکەین کەواتە هەم پاڵپشتی یاساییمان بۆ دروست کردو هەم ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان لەبەرەوە لە هەموو ناحیەکانەوە چۆنەڵێ جەدوایەکی ئیجابی دەبێەوە. خاڵێکی تریژ ئەگەر بەم دۆخە ئاساییە ئەم شتەمان کرد ئەو کاتە خەڵکیش بەشداری دەکا، ئەوەی دەچێت بۆ هەڵبژاردن و کوچبێ بۆ ڕیفراندۆمیش، ئەوەی دەچێت بۆ ڕیفراندۆم خزمەتی هەڵبژاردنیشی کردو چکە یەک پرۆسەیە یەک کاتە. زۆرینەی لایەنە سیاسیەکان پێشمەرجیان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم داناوە، مەرجەکانیش پەیوەستن بە کاراکردنەوەی دامەزراوە شەرعیەکان و شێوازی ئەنجامدانی ڕیفراندۆمەوە. شارەزایانی بوارەکەش پێیان وایە ئەنجامدانی ڕیفراندۆم لە ئێستادا زەمینەسازی بۆ نەکراوە و پێویستە لایەنە سیاسیەکان بە سازان کێشەکانیان یەکلایی بکەنەوە بەو ئامانجەی ڕیفراندۆم سەرکەوتوو بێت. مافی میلەتی کوردێکەوە ڕیفراندۆم کاو داوای سربەخۆی خۆی پووخ و هەوڵی بە، بەڵام ئێستا دۆخێکی نالەبار دروست بووە لە ناو خەڵکە بەهۆی ناکۆچی حیزبەکانەوە کە ئەمە کاریگەریە بێ بۆ سەر ئەنجامی ڕێفراندۆمەکە. لەبەرەوە پێش 20 من ڕام وایە کە ئەو حیزبانە هەمویان بە خۆیانە بچنەوە و هەندێک نەرمی بنوێنن بەرامبەر بە یەکتری، هەندێک بیر لەوە بکەنەوە کە ئەمە ئامانج و ئاواتی شەهیدەکانیان بووە. ئەزانی خۆی ڕیفراندۆم دوو پرسیارە، دوو تەوەرە، یەکێکیان پرسیاری عەرزەکە، دووهەمیان وەڵامی خەڵک بە بەڵێیان بە نەخێر وەرەگرێتەوە. من پێم وانە ئەمە زەمینە سازیەکی زۆری بوێ، ئێمە دەنگی خۆمانەین بە بەڵێ، نەتیجەکەش دوایی چی لێ ئەکرێت چۆن ئەبێ. مهم ئەوەیە کە خەڵکی وڵاتی ئێمەوەندە هۆشیار بێ بزانێت کە ڕیفراندۆمی ژەونە کارێکی عەجیب و غەریب نییە. ئەگەرچی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان جەخت لە سەرنجامدانی ڕیفراندۆم دەکەنەوە بۆ سربەخۆیی کوردستان، بەڵام بەهۆی خراپی گوزەرانی هاوڵاتیان و ئاسایی نەکردنەوەی پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان و کارانەکردنەوەی پەرلەمانەوە داوا دەکەن ڕیفراندۆم و هەڵبژاردننی پەرلەمان پێکەوە ئەنجام بدرێت. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.